خۆشەویستانی نێنگرانی کۆڕی هونەر ئەمانگە بۆ ساڵ یاریدایکبوونی نیارخانی سۆران چاوشینە یاخۆ تەمەندرێژ بین هونەرمەندان بە شانازی وەستان مامۆستا زانیاری کوردی مامۆستا هەڵمەندمەندێک بە کامێرەوان براتان ژیاربندیان کە سوکارم زانۆ ژیان ئەوەی وەت کردەوە پێشکەشە کاکە قاید کەلهۆڕی کاکە سەرەنگی خۆشناو کاکە ڕێناز سوچی مەهدی سەرگەردان کاکە گۆرانی زەوشی بۆ نیارخان بە فەرمۆی ساتێکی خۆش لێم نەڕوانی بەخەندە بووە نەماوە سەلیقات لەدەست دەمژینە تاڵەشیە دەبین بە حەقیقات لێم نەڕوانی بەخەندە بووە نەماوە سەلیقات لەدەست دەمژینە تاڵەشیە دەبین بە حەقیقات ژیان چەند بێقیمەتان لێ بڕوانە بەدیقات هەموو ژینت هەر خۆم بوو نەبوو خۆشی دەقیقات ئەرەوەی من نەتابمێنم لا نادەم لە تەریقات بۆ تەنها مایەوە کوانە و هەموو ڕەفیقات هەموو لێت بوون بە دوژمن دەور و بەر و منتیقات سۆران زەمانەوەیە بە هیچ کەس نەبێ سیقات نیاری سۆران چاوشینەوەت مەگەح دەکات سڵاو لە تۆ نیارخان بەرزە پلە و پایەکات ڕەبی لە ژیان دڵخۆش بی هەموو کات و دەقیقات ڕەبی لە ژیان دڵخۆش بی هاتمە عیدی ملادەکەت الله لە مامۆستا زانیاری کوردی قسەت گەلە ڕەقەزانە قسەت گەلە ڕەقە بۆ ماڵی دڵە و لەڵەم بۆ ماڵی دڵە و لەڵەم بەڵام نەگەڕایەوە بۆ ماڵی دڵە و لەڵەم بەڵام نەگەڕایەوە نازانم بۆچی گوڵم دیسان غەم بایدایەوە ئەرەوەی لە ساوەڕوانیەوە بۆم بەڵام نەگەڕایەوە بەسەرا منی دامە وەوری غەم بایدایەوە شەپۆڵ و یێرشی غەم دێتن لە چەند لایەوە هەتاکەی ئەو دووریە دێ ئەو دووریە نەبڕایەوە وا دڵم بوو بە مۆمێ بەگڕی غەم لاوایەوە دەفتەری یادگاریەکان پەڕپەڕیم هەڵدایەوە وا دیسان نەزار زامم لە دڵیەوە دڵی هێژار لە سینە دیسان تەنیا مایەوە ئەوەی جاران وەک گوڵام بە دەورم دەخڵایەوە هەموو ڕۆیی جێیەشتم نەمەم لێکی شایەوە ئەرەوەی ئەوە ئاستیارەی بەختم لە ژیان کوژایەوە خۆزگە ساڵانی پێشوو بەلام دەسوڕایەوە یارم دەگەڕایەوە لەگەڵم دەدوایەوە بەڵام چی بکەم خەیاڵە چاکەزانم نایەوە یارە خانی برازم یارە خانی برازم خۆشیم بۆ گەڕایەوە یارە خانی برازم خۆشیم بۆ گەڕایەوە بەنیار خانی دەڵێم بە چەند و لایلایەوە بەنیار خانی دەڵێم بە بەندی لایلایەوە لە خۆم ئازیزترا دەیڵێمە لەولایەوە نیار گەلێک دڵخۆشە مەم شۆهاتمە لایەوە
ماوەیەگەر لەمەوە بەربوو زەنگم لە بۆ لێدایە ماوەیەگەر لەمەوە بەربوو زەنگم لە بۆ لێدایە وتم سامی پێم بڵێ چ باسە چ هەرایە ئەرەوەی زەنگم بۆ لێداوتم چ باسە چ هەرایە ئەڵێن سۆرانی برام بەڵێن زیندانی کرایە سامی گەر ئەمە ڕاستە ئەبمەسیە بەروسایە سامی گەر ئەمە ڕاستە ئەبمەسیە بەروسایە چۆن لە بۆ تۆ برازایە و لە بۆ منیش برایە وتی ژیاری بندیان یەقینی دڵم وایە بزانە ئەوە چیەیە کەیفی بە سۆرانایە بەو پڕ و پاگەندانە لە دوای یەکەندی عایە وتم مناسەی دڵا بۆ من پشتە پەنایە بەخوا چاوی سۆرانم بەم دنیایە نەدایە وتم سامی گیان بەخوام بەو دنیایم نەدایە چونکە سۆرانی برازات برادەر نییە برایە لە ڕۆژی تەنگانەدا دەبتەسیە بەروسایە سڵاو لە مامە سۆران بە دوور بێ لە بەڵایە چاوی ئەو کەسە شوێر بێ گەر کەیفی بە تۆ نایە ناعزە گەلە زۆرە برام سیەوە ڕووی گۆرانیەکت بۆ دڵێم نەتبیستبی گیانەکەم لەم گۆرانیە وەسفی شۆخ و شەنگی تۆ دەکەم باسی تەنیایی و دووری و نەهاتنی تۆ دەکەم ئەمن باسی ڕابرد و جێژوانی جاران دەکەم باسی ئەو پیرەدارەی جێژوانمانە باسەکەم داری عەشقان بڕاوە لەو بێتۆی یەسی بکەم خۆمی بە قوربانەکەم نیارخانی برازام خۆمی بە قوربانەکەم جەژنی لەدایک بوونت پیرۆز و مبارەکەم جەژنی لەدایک بوونی پیرۆز و مبارەکەم نیارخانی برازام دوحای خێرە بووەکەم لە خۆ من خۆشتر دەوێی برازایە جوانەکەم ئەی لایە لایە لایەت خوانی یاریدایە ئەی لایە لایە لایەت خوانی یاریدایە دەبن و هەناسەی بابا کچە گچمانەکەیدایە شەو ڕۆژ دایکی شیر نەدم بۆ دەکەن لایە لایە ئەڵێن یاری کچم بۆچی ئەو خەوینایە ئەڵێ ڕۆڵەگیان جێبدێ لە دارەی ئەم دنیایە من و سۆرانی باوکەدە ڕۆڵەگیان لەم دنیایە سوێن بە دین و ئیمانم بەوەی کەم بە تەنیایە ڕۆڵەگەر بە تۆ نەبێ سێبووری دڵمان نایە لە ماڵێ دێ و دەچی چەنە جوانە ڕێدایە تۆ بێنیار ڕابەرە پێشەوایە خوایە تەمەند درێژیکەی خوایە لە چاوی پیس بە دوور بێن لە خوا تەمەلا